بنای خۆی گەورە و میهرەبان ئەمڕۆ لە خزمەت برایان و خوشکانمان لە ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی کوردستاندا کۆڕێکمان پێشکەش بە ئامادەبووان کرد ئەوەی کە گرنگ بوو لە کۆڕەکەدا باسیمان لێ کرد تشمان خستە سەری ڕۆڵ و گرنگی پێگەی ژن لە خێزان و بەختەوەری خێزان و پاشان گرنگی ڕۆڵی ژن لە بەشداریکردن لە پرۆسەی سیاسی بە تایبەت لەم هەڵبژاردنانەی کە لە پێشماندایە لە هەرێمی کوردستان ژنان ئەتوانن ڕۆڵێکی زۆر باش و بەرجەستەیان هەبێت بەوەی کە ئەو مافەیان کە پێدراوە کە بەشداری لە دەنگداندا بکەن ئەو مافە بە باشترین شێوە بەکار بهێنن بۆ ئەوەی بتوانن لەم قۆناغە هەستیارەدا بە نیسبەتی هەرێمی کوردستانەوە کە ئێمە لەم چەند ساڵی دوایە تووچاری زۆر کێشە و گرفت و قەیرانی سیاسی دارایی ئابووری کۆمەڵایەتی بووینەتەوە و قوربانی سەرەکیش لەم قەیرانانەدا ژنان بوون ئافرەتان بوون بۆیە زۆر گرنگە ژنان لە خەمی ئەوەدا بن کە بتوانن ڕۆڵیان هەبێ لە بەرجەستەکردنی گۆڕینی نەخشەی سیاسی لە هەرێمی کوردستان. بەنای خودای گەورە و میهرەبان لە درێژەی کار و چالاکیەکانمان دایمەوە ئەمڕۆ ئەنجومەنی خوشکان و برایان هەستاین بە سازدانی کۆڕێک بۆ بەڕێز مامۆستا قومریە شێخ محەممەد بەرزنجی دیارە بەڕێزیان تیشکی خستە سەر چەند بابەتێک لەوانە ڕۆڵی ئافرەت لە ناو خێزاندا بە دڵنیاییەوە سوودێکی زۆرمان لێبینی لە پند و ئامۆژگاریەکانی و هەروەها هەر ئەمڕۆ ئێمە کارد و ئەنجومەن هەستاین بە خەڵاتکردنی زیاتر لە 160 ئافرەت